بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. براي بريزو خوشكي مسلمانم يك دیارەکەی ئەمەوێ پێشکەشی جەنابی بکەم. ئەویش ئەوەیە تۆ ئەزانی نەمرود شەڕەکەی هەڵگیرسان و ئیبراهیم شەڕەکەی بردەوە، ئەزانی فرعون شەڕەکەی هەڵگیرسان و موسا عليه الصلاة والسلام شەڕەکەی بردەوە، ئەزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شەوە زەنگە مەکەیان پێچۆڵ کرد کە 100 هوشتر لەسەر سەری دانرا بوو، هەر کەسێ بە کوژراوی بەدیلی بە مردووی شوێنەکەی کەشف بکە خەڵاتی لەسەر وەربگرێ. لە دوجارە لە هەر چوار دەرگەکەی مەکەوە بە ڕۆژی نیوەڕۆ بە 10,000 چەکدارەوە گەڕایەوە. بۆیە عەزیزەکەم بێزار مەبە لەوەی کە ئێشتا لەسەر چاوی تو حەق بەدی نەکراوە یاخود نابینی حەق سەرکەوێ. خوای گەورە کاتێک کە زاڵم ئیهمالەکە ئەوێ ڕووتی کاتەوە، ئەوێ ئابڕووی بەرێ. کاتێک کە کەسێکە بینی ستەمکارە ماڵی خەڵکە خوا تەعدا لە خەڵک ئەکا، زوڵم لە خەڵک ئەکا، خوای گەورە خۆشی ناوێ. وەکو پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێ إن الله ليملي للظالم، خوای پەروەردگار جڵەوی ستەمکار شۆڕ ئەکا بۆ ئەوەی زیاتر بێ حورمەت بێ، بۆ ئەوەی زیاتر لە ناو خەڵکا بێ قەدر و قیمەت بێ، بۆی زیاتر خەڵکی بیناسن، بۆی خەڵکێک نەبێ کاتێک کە مرد دەست نهێنێتە دڵیا و پێی ناخۆش بێت. بۆیە عەزیزەکەم ئێمەی ئینسان زۆر فەقیر حاڵین لەوەی کاتێک کە خوای پەروەردگار حەق تاخیر سەر ئەخا مەبەست ئەوە نییە ڕقی لە ئەهلی حەقە، بەڵام ئێوێ ئەهلی حەق تاقیقاتەوە. وەکو چۆن خوای پەروەردگار لە بەدرا ئەفەرمێ إن تنصروا الله ينصركم ويثبت أقدامكم. تۆ خوای پەروەردگار لە نەفسی خۆت سەرخە، لە ماڵ و مناڵت سەرخە، لە ئیش و کەسابەتت سەرخە، لە لەچک و حیجاب و ئیمانت سەرخە، خوای پەروەردگار تۆ سەرخە. ممکن نییە تۆ وابیرکەیتەوە بڵێ بۆچی حەق دوا ئەکەوێ، هەڵبەت دیارە حەق وانییە. نەخێر، خوای پەروەردگار نەحەقی سەر ئەخا تا ئەو ئاستەی بە خەڵکی بڵێ ئەمە نەحەقە بۆ ئەوەی خەڵکانی ئەهلی حەق زیاتر ئیمانیان دامەزراو بێ. وە کاتێکیش کە ئەهلی حەق کاتی خۆی دێ و سەریان ئەخا بۆ ئەوەیە کە پیان نیشان بدا بڵێ ئەوە سەرنجامی ستەم و زوڵم و کوفر و بێباوەڕیە، ئەوەش سەرئەنجامی چاکەکاران و خواناسی و عیبادەت و ئەهلی خێر و تەقوایە. والعاقبة للمتقين. داواکەم لە خوای پەروەردگار بەردەوام لە تەڕەفی ئیبراهیم بین کە شەڕەکەی بردەوە، داواکەم لە خوای پەروەردگار بەردەوام لە تەڕەفی موسا بین کە شەڕەکەی بردەوە. شەرت نییە کەسێکە شەڕ هەڵ ئەگیرسێنێش براوە بێت. بۆیە زاڵم و ستەمکاران بێدین و بێباوەڕان لە هەموو سەرزەوی شەڕیان دژی ئەهلی ئیسلام هەڵگیرساندووە، بەڵام بەدڵنیاییەوە براوە نابن، بەدڵنیاییەوە براوە نابن. هەروەکو چۆن لە مێژووە پێغەمبەری ئیسلام عليه الصلاة والسلام لە شەوە زەنگا زێدی باو باپیری پێچۆڵەکەن، بەڵام لە ڕۆژی نیوەڕۆیە بەو پەڕی قووەتەوە دێتەوە پیان ئەڵێ فەذهبوا فأنتم مطلقا، بڕۆن گەردنتان ئازابێ چیتان کرد خوا حافیزتان. ئەوە دینی ئێمەیە لە لێبوردنا و ئەوەش دەسەڵاتی ئەوانە لە دەسەڵاتداریە. داواکەم لە خوای پەروەردگار من و ئێوە عاقبەت خێرکە و بە چاوی خۆمان سەرکەوتنی حەق ببینین، ئەگەر نەشمان بینی بە بەهەشت تعویزمان بکاتەوە کافیە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.